ئەو ڕوونیوەڕۆ ئاگدار کراینەوە لەلایەن هاوڵاتیەک بەبوونی تەرمێک لە خەرەندی ڕەواندز دوای گەشتنی تیمەکانی پۆلیس و پۆلیسی ڕەواندز تەرمەکەیان گواستەوە بۆ پزیشکی دادی سۆران بەپێی لێکۆڵینەوەکانمان دەرکەوت کە هەمان ئەو هاوڵاتەیە کەمەوەی 14 ڕۆژە لە ناحیە خەلیفان بزر بووە هیچ ئاسەوارێکی گولە و ئەشکەنجەدانی لە کاتی ئێستادا پێوە دیار نییە وەکو پۆلیس لێکۆڵینەوەمان پێشر کرد لە ونبوونەکەی چۆنیەتی ونبوون لە ئێستاژە لێکۆڵینەوەمان بەردەوام دەبن و لێکۆڵینەوەش لەسەر چۆنیەتی گیان لە دەستدانی دەکەین بۆ زیاتر ڕوونکردنەوە و ڕاستی ڕووداوەکەی.